ناوی خی گەورە و بەخشندا ئازان خۆشستان خۆشحاڵین لە بەرنامەی میوانی ڕسن میوانی کەسایەتێکی جوان مامۆستایەکی ئاینی کەسایەتێک پڕ لە زانست و زانیاری لە ڕووی ئاین و لە ڕووی کۆمەلگاوە مایشان نازیە کە کەسێکەبی لە کوردستان وەکو کاغەزی سپی بێلایانی و کەسایەتێکی کۆمەلگا پێی هۆشیار کرێتەوە ئەوش لە ڕووی زمانیەوە لە ڕووی عەقلیەوە توانێتی بوونی خۆی بسەلمێنی. ئمە خۆشحاڵین مامۆستا فاتح شارستانی بەخێر بێ سەرچاو لەو کەناڵی ڕسن. بخير بمامۆستا جان. إن شاء الله بخير بمامۆستا جان. مامۆستا لەوە ناسراوتری بەڕێزت بەڵام هەر حەزمان لێ سیڤێکی ژیانت لەو کەناڵە لەژێ ڕەحمەتی خوا و لە سەزاری زەنابتەوە بە بینەرانی ڕسن خۆت ئاشناکە زیاتر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه بەبێگومانەوەی کە هەمانە هەمووی فەزلی خوای پەروەردگارە هاتنیشمان بۆ کەناڵی ڕەسەن و بۆ ئەم بەرنامە و بە دیداری جەنابتان وەکو وەفاداریە گواب و پێم خۆشە ئینسان وەفادار بێ بەڕێستان چەند ساڵێکی زۆرە خزمەتی بەرنامەکانی ئێمەتان کردووە بە تایبەت و تاری هەینیتان گواستۆتەوە بۆ موسڵمانان و مینبەرێک بوون وەکو مینبەری مزگەوتمان بۆ گەیاندنی ئاینی پیرۆزی ئیسلام خودای گەورە پاداشتان بداتەوە وەکو وەفاداریەک پێم خۆش بوو سەرێکی جەنابتان بدەم و پاشانیش وەکو خۆناساندن دیارە من لەوە بچووکترم کە هەر سیڤی ژیانم هەبێ هەتا ئێستا نیمە یەکەم ئەو زمانەی کە ئێمە لەدایک بووین هەمومان هەر نووساویەکی حەوت لەدایک بوو نیوەی کورد من لەو یەکی حەوتانم کە باوکم وای نووسیوە و پاشانیش ڕۆژانە وەکو کەسێکی ئاسایی دەژیم خەریکی کار و کەسابەتی خۆمم ئەو دەرفەتانش کە بۆم دەمێنێتەوە دیارەکە ئەویان لە گرنگترینەکانە پێم خۆش بووە کە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام بکەم بەگەل و نیشتیمانەکەم بکەم ئەم پامی ڕەحمەتی ئیسلامە بە زمانێکی شیرین و پڕ میهرەبانی بە میلەتی خۆم بگەێنم. ئەمە ڕۆژانی جومعە دەبێ بچین واجبی فەرزی عینە کە بچین لە مزگەوتە بوونمان هەبێ ئەگە خۆی گەورەش ئەو فەزڵی لەگەڵکردین لە شوێنەکە لە سەم مینبەر بووین و تارمان بۆ موسڵمانان خوێندەوە ئەوە نوری عەلا نورە ئەوە فەزڵی خوا بەسەرمانەوە. خوێندنی مەلایەتیم خوێندەوە من هیچ خوێندنێکی ئەکادیمیەم نەخوێندووە یعنی ئامادەیم نەخوێندەوە پەیمانگام نەخوێندەوە کۆلەجی شەریعەم نەخوێندەوە ئەوەی کە خوێندومە لە حوجرەی فەقیهەتیە خوێندومە هەتاوەی کە پێی دەڵێن بڕوانامەی زانستی ئیجازەی مەلایەتی لە خزمەت جەنابی مامۆستا شێخ خالیدی موفتی ئیجازەم وەرگرتووە. مامۆستا شێخ خالیدی موفتیش دیارە سێەم نەوەی کوڕەزای شێخ عەبدوڵڵای خەرپانیە کە عەلامەی گەورەی مەشهوری کوردستان. مامۆستا جان لە بنەماڵەکەی کەسی ترتان مامۆستای ئاینیە؟ باوکم مامۆستای ئاینیە کە ئێستاش الحەمدوللا لە ژیاندایە لە ساڵی 1972 ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لە خزمەت مامۆستای شەهید مامۆستا مەلا ڕەسوولی شارەسێنیدا و بەردەوام حوجرە و فەقیه هەبووە هەمیشە دووتاری ئاینی هەر هەبووە وەکو خوێندنی ئاینی برایەکەم دکتۆر سەباح ئەوە مامۆستای زانکۆی پرۆفیسۆری یاریدەدەرە هەم ئیجازەی مەلایەتیشی هەیە هەم مامۆستای زانکۆشە لە بەشی شەریعەدا. برایەکی تریشم مامۆستا محەممەد لە گوندی شارستێنی خۆمان هەر لە گوندەکەی خۆمان ئێستاش مامۆستای ئاینەویش ئیجازەی مەلایەتی هەیە و مامۆستای ئاین. مامۆستا و نازناوی شارستێنی هەر بۆ گوندەکەتان دەگەڕێتەوە لە بنەماڵەکەتانە یان هەموو؟ گوندی شارستێن مامۆستای بەڕێز گوندێکە لە کاتی خۆی وتراوە بەری مەرگە لە کوردەواری داوان ئاسراوە بەری مەرگە منتیقەیەکی فراوانە چۆن دڵێت دەشتی کۆی ئەڵی دەشتی هەولێر سنوورێکی فراوانە بەری مەرگە کۆمەڵە گوندی زۆر دەگرێتەوە دواتر بەهۆی گۆڕانی ئیدارەوە بۆتە ناحێ بنگرد ناحەکە گواسراوەتەوە کەواتە ئێستا لە ڕووی ئیداریەوە شارستێن گوندێکی بچووکە سەر بە ناحێ بنگردە سەر بە قەزای دوکانە کاتی خۆی سەر بە پشتدەر بووین ئێستا سەر بە قەزای دوکان پارێزگای سلێمانین نەخێر شارستێنی گوندەکەی خۆمانە شارستێن گوندێکی دیارە زۆر قەدیمی دێرزەمانە ئاسەوار و شوێنەواری دێرینی زۆر یەکجار زۆری هەیە. هەر بۆ مێژوو ئەو بەرنامە تۆمار دەکرا حەزمان لێ خاو خێزانت بزانانی خزمی خۆتە چەند منداڵتەیە ئەگەر شتەکە تایبەتی شە پێمان خۆشە. ئاساییە خێزانم خەڵکی گوندی حاجستانە من ساڵی 1994 کە یەکەم جار ئیجازەی مەلایەتیم لە خزمەت جەنابی مامۆستا شێخ خالیدی موفتی وەرگرت هێشتا ئیجازەم وەرنەگرت و مانگی ڕەمەزان بەسەرداهات دیارە پێشتری ئاشنایەتیمان لەگەڵ ئەو گوندە بەڕێزە هەبوو حاجتان لە پیرەمەگرون تقریبا 20 کیلۆمەترێک دوورە سەر بە ناحی سوورداشە لە قەزای دوکان بووم بە مەلا ڕەمەزانی ئەوێ دواتر لەگەڵ ماڵی خەزورمدا دیارە پێشتری ئاشنایەتیمان هەبوو لەوێ خێزانم پێکێنا ئەو کچیاندامێ ماڵیان ناوا بێ و الحەمدە تقریبا 30 ساڵە هاوسەریم بەیەکەوە بەرهەمی هاوسەرگیریشمان دوو کوڕ و دوو کچە. مامۆستا حەزت لێ کوڕەکانت یان بابرێن نەوەکانت ببنە مامۆستای ئاینی؟ حەزم لێ نەبووە لە بەرگی مامۆستای ئاینی دابن چکە زۆرم نەهامەتی لە ژیانی مەلایەتیدا وەکو خودی خۆم چێشتووە من ئەکادیمیام نەخوێن بۆ عەرزم کردی نە ئامادەیم خوێندووە نە هیچ پەیمانگایەکم خوێندووە نە هیچ کۆلێجێکم خوێندووە من تەنها حوجرەی فەقیهەتیم خوێندووە
و لە ساڵی 94 شەوە 1994 ئیجازەی مەلایەتی وەرگرتووە هەتا ئێستا 30 ساڵ و 3 مانگە بەبێ دابڕان لە سەمینبەرم لە حدودی ئێرانەوە مەلایەتیم کردووە یەکەم جاری مەلایەتیم لە بیرمە دەستمان پێ کرد 15 کەسێک کۆ دەبووینەوە مامۆستا وشێ زۆر جاری دەمگوت ئەو کاتە گەنج بووم تەمەنم 21 ساڵ بوو ئەمگوت هەموو ڕۆژە تەعزیەک لە مزگەوت تا بۆ مزگەوت پڕ دەبوو دواتر دەبوو بیان ژمارە بزانین 12 کەسین 15 کەسین هەتا گەیشتمە مزگەوتی واست 4000 5000 کەسیشی لێ بووە لە قەزای دوکان ماوەیەکی زۆر خەتیب بووم ماڵم لە پیرەمەگرم بۆ هاتوچۆم دەکرد بەڵام لە هەموو تەواوی ئەوانەدا بەدەستی خۆم ژیاوم حەزم لێ نەبووە کاری مەلایەتی پیشەم بێ لە ساڵی 1994ەوە من کارمەندی ئەوقافم بەڵام لە 2016ەوە چوم خۆم معاشەکەی خۆم بڕی بەڕاستی نەمدەتوانی کاروباری مامۆستای ئاینی بەڕسمی جێبەجێکەم واتە ئیمامەتیم هەبێ لەگەڵ خەڵکیدا بچمە پرسە و سەر قەبران بچمە ژن مارەکردن بچمە سوڵح و ئاشتەوایی زیاتر منداڵەکانم چوو بوونە خوێندنی باڵا ئەرکم قورس بوو زیاتر دەبوو کەسابەتی بازار بکەم لە 2016ەوە معاشی خۆم لە وەزارەتی ئەوقاف بەدەستی خۆم وەستە مامۆستا چ پێناسێکت بۆ مامۆستای ئاینی هەیە بەڵام پێشەوە عەزت کەم کە کوڕەکانم دوو کوڕەکەم نەبوونە مەلا معنای ئەوە نییە کە لە سلکی ئاینیدا نەبن نەخێر هەردووچیان سوپاس بۆخوا بانخوازن کوڕێکم خوێندکاری دکتۆرایە کوڕێکیشم ئەم ساڵ دوم ساڵی ماستەرەتی لە ئەندازیاری نەوت هەردووچیان پێم وتون دەبێت بە شانازیەوە هەتا مردن بەڵام شەر نییە لە بەرگی مەلایەتیدا یەکیان دکتۆرە لە بواری دکتۆریدا یەکیان ئەندازیاری نەوتە لە بواری ئەندازیاریدا بانکخواز بە هەمیشە وتارت هەبێ بچۆ ناو مسلمانان کتێب بنووسە وتار تۆمارکە بەڵام شەر نییە لە ژێر جبە و مێزەری مەلایەتیدا بێ زۆر بەجلی کوردی دەدبینین و مامۆستایانی ئاینی تریژ وەکو جەنابەت هەنا کۆمەرەکەم بە جلوبەرجی کوردی پێت وایە جوبە و عەمامە و یان ئەو بەرگەوە جوانەی ئاین داینایە بۆ مامۆستای ئاینی یان بابرین بۆتە کەلتورێک چ جیاوازێک دەبینین لە نێوان وتاردان بەجلی کوردی یان وتار بەجلەکەی تر پێم خۆش بوو لە ناو درێژەی بەرنامەکەماندا باسی ڕەسەن بکەین باسی ڕەسەنایەتی جلوبەرێک بکەین بەڵام من وەکو خودی خۆم لەوەتی مەلام هەمیشە جلوبەرگی کوردیم لەبەردا بووە یەک گوتارێکم تا ئێستا نییە جزداشەم لەبەرا بوو بێ یەک گوتارم نییە عەبای عەرەبیم لەبەردا بوو بێ جبەی ڕەسەنی کوردیم لەبەردا بووە کە ئەویش ئەو جبانە تایبەتە بە مەلای کوردەوە جبەی مامۆستا عەبدولکەریم مودەڕیسا شێخ محەممەدی خاڵە مامۆستا گەورەکانی کوردن جبەی کوردی هەر بە میلەتی کورد ناسراوە بەڵام لە ژێر جبەکەشەوە قەت جزداشەم لەبەر نەکردووە هەمیشە جلی بە ڕەسەنی کوردی یان قاتی کەتافیم لەبەردا بووان وەکو جەنابەت یان بە زۆری حەزم لێ قاتی مراخانی مەهاباتی قۆبچەدار ئیتر ئەم جلانە هەم هەیبەتێکیان هەیە هەمیش وەفاداریە بەرامبەر بە نەتەوە میلەتی خۆمان قەت نەدیوە بە حیاتی جەنابەت دیقەت بدە لەو تەلەڤیزۆنانەوە خەتیبی حرەمی مەککە مەدینەت بینیوە جلی کوردی لەبەردابێ جلی هندی لەبەردابێ جلی پاکستانی لەبەردابێ جلی ئەوروپی لەبەردابێت نا جلی خۆی لەبەردایە ئێتر بۆشی نەتەوەی من چی کەمتر لە نەتەوەی خەڵکیکە بۆچی جلی ڕەسەنایەتی کوردی خۆم لەبەردانە بێ زۆرم پێ خۆش وەکە مامۆستای ئاینی بەدبینم بە جلی کوردیەوە سەلامەت بنێ خۆش بێ مەشانازی پێ دەکەین بابێنە سەر باسی ڕەسەنایەتی کوردی بکەین لە پیرۆزی ئاینی ئیسلامدا وەڵڵا سوپاس بۆ خۆی گەورە هەیەکەم هەر بە ئاماژە بەوە بکەم کە ناوەکەی ئێوە کە ناوەکەتان ناوێکی جوانی هەیە ڕەسەن ینی بنەچەی هەیە یعنی ڕگ و ڕیشەی هەیە یعنی پەسەندە ینی بە پێزە هەر کەناڵەکەی ئیشاڵڵا ئومێدەوارم بە ئیزنی خوای گەورە ناو و ناوەڕۆکی بەردەوام یەک بێ ڕەسەنایەتی وشەیەکی جوانە وشەی ڕەسەن وشەیەکی جوانە ئێمە وەکو میلەتی کوردی موسڵمان حەمد و سەنا بۆ خوای گەورە سوپاسی خوا دەکەم میلەتەکەمان هەمیشە بەردەوامی خوا ئیسلامێکی پاک و پوختی وەرگرتووە خەڵکێک وا دەزانێت لە زمانی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لە خەلیفەی موسڵمانان جێنشینی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمامی عومەر بێ و خەڵک وا دەزانن لە فتوحاتی ئیسلامیدا ئیسلام لە زمانی ئیمامی عومەر گەیشتۆتە کوردستان بەڵام ئەوە هەڵەیە هەموو لێکۆڵینەوەی مێژوویم کردەوە بە نووسراویش لامە هێشتا ئیسلام لە مەدینە نەترازاوە کە سەحابە کوردەکان پیاوانی ئێمە جابانی کوردی ئەوان لە کوردستانەوە وەفدیان چۆتە مەدینە و پێش ئەوەی کە فتوحاتی ئیسلامی بگاتە ئەم ڕۆژهەڵاتی عێراق و کوردستانە میلەت ئێمە ئاشنا بۆ بە ئیسلام لەو کاتەوە کە ئێمە موسڵمانین من وا ئەزانم میلەتی کورد عەقیدەی لە هەموو میلەتانی دنیا ڕەم بێت جوانتر بێ نەکەمتر بێ لە ڕووی دینداریەوە لە ڕووی خواناسیەوە لە ڕووی عەزەمەتی خوا مامۆستا وشیار عنی میلەتی ئێمە ئێستا بابگەڕێنەوە بۆ ڕەسەنایەتی خەریکە ئەم شتانە بەداخەوە تۆزە کاڵ دەبنەوە جاران دەوترا کابراگە تینێک دەگوت دەبە خاتی خوا کوڕە ناوی خوا لەسەر سەرم چاولێ ناوی خوا من لە بیرمە
دەیانگوت ئینسان ئەگەر لە ژگرانی لە سەبێنە بە شایەتمان بێنێ خۆش لە ڕووی فقی ئیسلامی و هیچ کێشەیەکی نییە کەسێ شایەتمان ئەشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله بڵێ و لە ژگرانی خۆشنیشی لەسەر واجب بێ بەڵام خەڵکی کوردی ئێمە وا فێر کرابوو ئەگەر لەشت خاوێن نەبێ نابێ و شێش بڵێ لەبەر عەزەمەتی ناوی خوا لەبەر وشەی ئەڵڵا لەبەر وشەی محەممەد صلی الله عليه وسلم ئەمە چی دەگەێنێ ئەمە وە دەگەێنێ ئەم عەقیدەی ناودڵیم کە تاکی کوردی موسڵمانە ئەوەندە ئاشنایە بە خۆشەویستی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر جەستەم پاک نەبێ و خۆشتنی واجبم لەسەر بێ نابێ ئەو وشەیە بەدەمیش مابێ جەنابیشت بە دڵنیاییەوە وەک من ئێستا لەبیرتەوە ڕەنبە گەنجێک ئێستا کە دەمان بینی لەم کەناڵە ئەوەی نەبینی بێ میلەتی ئێمە هەتا ئەم سەردەمانش بەداخەوە خەریکە تێک دەچێ قەت نەبووە ببینم لە مزگەوتێکا لە مەجلیسێکا قورئان بەدەستیەکەوە بێ و خەڵک دانیشێ هەمووی بەرزە پێ دەبوو خێرە ئەوە قورئان هات هەستن لە بەرخاتی قورئانەکە نابێت کەلامی خوا مصحف لە شوێنێکە بە پێوە بێ و تۆ دانیشتبی منداڵێکمان دەبینی جەنابیشت زۆر شاهیدی ئەو وەزعی مناڵێک فەقێیەک بوو پیاوانی وەکو جەنابەت بابوو باپیرانمان ڕیسپیان پیاو ماقوڵان ڕێز عەشیرەتەکان هەموو خێرا لە بەر فەقێکەکەی هەڵدەستان ئەوە قورئان لە سنگە خۆ منداڵە لەوانەیە هەر جوزی عەمەشی تەواو نەکردبێ بەس ناگوم مادام فەقێیە مادام جانبەدانەی فەقێیەتی لەسەردایە چۆتە خزمەت شەریعەتی ئیسلام قورئانی خوێندە قورئان لە سنگە نابێت لەبەر فەقێ دانیشیت نابێت مەلایەک بە شوێنێکە بڕۆ خەڵک لەبەری هەڵنەستێ واقعانیش مامۆستاکانی قەدیمی ئەمە قەدر و حورمەتی خۆیان پاراست بوو لەم ڕۆژانە مامۆستا بابەتێکم خوێندەوە لەسەر مامۆستا مەلا عەبدوڵڵا هەبووە کاتی خۆی لە سلێمانی خەتیب بووە خەتیبی مزگەوتی گەورە بووە لەسەر شەقام بۆ ماڵەکەی ڕۆژانی جومعە هاتۆتە مزگەوتی حاجی کاک ئەحمەدی شێخ لەوێ خوتبەی جومعەی داوە ئەوە کاتێک کە مامۆستا سەعات دەوری دەونی و بۆ 11 هاتۆتە دەرەوە هیچ ئافرەتێک لە حتا دەکاتە مزگەوتی گەورە لە کۆڵانەکان نەبیندراوە هیچ گەنجێک نەبیندراوە ئەوەی تری هەمووی بە پێوە وەستاوە یعنی وەکو گەورەترین بەرپرسی وڵات و شار بەو شەقامەدا بڕۆ خەڵک لە بەرزە پێ بۆی وەستاوە لە دوکانەکانەوە بەڵام واقعانیش مامۆستاکانیش مامۆستا بوون دینی پاشی ئیسلامیان تێکەڵاو بەشتی کە نەکرد بوو بۆ بەرژەوەندەکان هێندە بە پوختی وەریان گرت بوو خەڵکەکەش ئەوەندە عەزەمەتی ئەم دینەی لابوو اینجا ئاسواز بۆ خوای پەروەردگار میلەتی ئێمە وەکو کورد تاکە میلەتین فەرقی هیچ سەحابێکی ناکەین ئەزانیم وەکو ناوی ئەبوبەکر و عومەرمان هەیە عوسمان و عەلیشمان هەیە وەکو ناوی سەحابەکانی ترمان هەیە حەسەن و حوسێن و عەباسیشمان هەیە یعنی ئێمە میلەتێکین فەرقی ئەومان نەکردو ئەمە ئەم سەحابە یان ئەم سەحابە پیاوێکی وەکو معاویە کوڕی ئەبوو سوفیان لەگە خەڵکێکی دژایەتی خوا نەخواستە بکە میلەتی ئێمە ئەوەی نەبووە ئێمە بڕیارمان داوە لە قورئانەوە میلەتی ئێمە وەریگرتووە وەکولا وعد الله الحسنى وەکولا هەرچی سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لای ئێمە پایەبەرزە هەمویان جێگایان بەهەشتە هەموو ڕێز و تەقدیریان هەیە ئەمجا ئەم خۆشەویستیە بۆ بنەماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆستا ئێستا ناوی خەدیجە عائیشە فاتیمە هەروان حەفسە لە کوردیدا حەفسەیە بە ناوی حەفسەی خێزانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم زەینەب ئەم ناوانە لە کوێوە هاتوون هەموو لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کچەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوقیە کولثوم اینجا حتا تەنانەت ڕێزگرتن لە گۆڕی سەحابەکان جاری هەیە لەوانەیە ئەسڵیشی نەبێ خەڵک هێشتاکانە بەردێک بەو شوێنەدا نادا دارێکی لە ناکاتەوەڵە گۆڕی سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کوردستاندا ناوەکانی پێوە ناسراون مزگەوتەکانی بە ناوە ناندراون ئەمە هەمووی نیشانەی دڵپاچیە و پاشان ئێمە ئێستا جەنابەت دیقەت بدەی یعنی ئەم میلەتە چەند عاشقی پێغەمبەرە صلی الله عليه وسلم مانگی مەولود ڕەبیع الأوەلی ناوە بەڵام چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێی سیرە و مێژوو لەو مانگە لەدایک بوو پێناوێت ناو مەولود حتا منداڵێک لەوە لەدایک بوو یەکسان ناوێت ناو مەولودە ئەم مەولود لە کوردەواری زۆرە لەبەر حورمەتی ئەو مانگەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێیدا لەدایک بووە تا 88 کە دەیەکانی کوردستان بەداخەوە دوای ئەنفال و ئەو زوڵمی کە لە نەتەوەکەمان کرا ئەو ناحەقی بەرامبەرمان کرا ئەو 4000 گوندە تێکچوو و جەناب الشاهیدی هیچ گوندێکت بینیوە لە کوردستانە مزگەوتی نەبێ بەپێی گەورە و بچوشی خۆی مزگەوتی هەبووە بێجگەلەوە جەناب مامۆستا بێجگە لە مزگەوتەکە حوجرەی فەقیشی هەبووە خۆ ئێستا ئێمە لە کوردستاندا زانکۆ کۆلێجی شەریعە خۆ چەند ساڵێکی کەمە لە دوای ڕاپەڕینەوە یعنی دروست بوون ئەم معاهیدی ئیسلامی و ئەوانە یعنی زۆر دەگمەن بۆ معهدێکی ئیسلامیەکە لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێرە بوو بێ ئەوەی تری هەمووی زاناکانمان بەرهەمی حوجرەن حوجرە لەکوێدا بوو بەدەستی خەڵک دروست کراوە میلەتی کورد بە بەردووداری خۆی لە دەیەکەی خۆیدا بەراتی داوەتە مامۆستای ئاینی و توێتی مامۆستا تۆ ئەوەندە گەورە و ئازیزی بە کاروبداری دنیاوە خۆت خەریک مەکە وەرە بەس خەریکی تەدریس بە ئێمە لە دەمی منداڵەکانی خۆمان دەگرینەوە تۆ بەخێو دەکەین ڕاتپەی فەقێ نازانم جەناب دووبیرت دێ من خۆم ڕاتپەی فەقێم کردووە لە ڕانی ئەوانە خوێندومە دەگەڕام بە ماڵانەوە ئەو کاتێ من گەورەتر بووم سوختەکان دەگەڕان ئەوانی کە بچووکم پێیانڵەن سوختە تازە عەوامیری جورجانی ئەوانیان دەخوێن لە ماڵ بە ماڵ دەگەڕان خەڵکەکەی بوو ئێواران وەڕوان وەرن بۆ ماڵی ئێمە چ خواردنێکمان هەبوو قاپێکیش بۆ حوجرەی فەقێیە
يعني ئەمە هەمووی دڵسۆزیە هەمووی پاشێتی ئەم میلەتەیە و مێدەوارم ئەم خۆشەویستی خوایە ئەم خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم ڕێزگرتن لە کەسایەتی ئاینیەکان لە مامۆستایانی بەڕێزی ئاینی هەمووی ئاوا خۆی بمێنێتەوە و لە دوای ئینتیفاضەش لە دوای ڕاپەڕینیشەوە خەڵکی ئێمە بە شاهیدی هەموو ئێستا بینەران کە چوونەوە گوندەکان خەڵک هێشتا ماڵەکەی خۆی بنیاد نەنابوو خەریکەوە بۆ مزگەوتەکەی ئاوادان کاتەوە دووسێ بەردە نوێژاندانی خەڵک نوێژەکەی دەسەر بکە الحمدلله ئێمە میلەتێکین زۆر بە پاک و پوختی عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامەتیمان وەرگرتووە مامۆستا لە ڕوونکردنەوەکەت بابێنە سەر لایەنشتر ڕەوشت و ئەخلاق هەمیشە لەناو کوردەواری بنەمایەکی جوانی هەبووە ئەگە باز لەو ڕۆیشتە جوانی ڕەسەنایەتی کوردەواری بکەین سوپاس بۆ خوا گەورە ئێمە میلەتێکین هاوتمان ئەم ڕۆزۆ و شێر ڕەسەن بەکاردێنین دەگەڕێنەوە سەر ڕەسەنایەتی باب و باپیرانی کوردمان کە لە ئاینی پیرۆزی پڕبەرەکەتی ئیسلامە وەریان گرتووە ئێمە میلەتێکین باب و باپیرانمان وایە فێر کردوین ڕەوشت و ئەخلاق لە سەلامەوە دەست پێ دەکا پێمان عیبە بەلای کۆمەڵە خەڵکا بڕۆی و تەریق دەبێتەوە سەلام نەکەی وانە صاحب منداڵەکانی لە مناڵی من جەنابەت هەموو بینەرانی بەڕێز ئامادەبووان هەمومان وا فێرکراوین کە بە شوێنێک ڕۆیشتی عیبە سەلام نەکەی سەلام بکە اینجا بچووک سەلام لە گەورە دەکات دەستی ڕیشسپی ماچکردن ئەمانە هەموو ڕەوشت و ئەخلاقن بە گۆچانێکەوە مامە حاجیەک ڕیشسپێک حاجیەک لە گوندێکە دەسەڵەتی حکومەتی ئێستای هەبوو پۆلیس نەبوو بنکەی پۆلیس لە گوندەکەیان نەبووە وانە بنکەی پۆلیس نەبووە دادگا نەبووە ئاسایش نەبووە مام حاجی بەخۆی بە گۆچانەکەی و حکومە و دێی دەکرد خۆ نەبووە هێزی چەکداری هەبێ خەڵک لەبەر خاتری ڕیشە سپیەکەی لەبەر خاتری پێگە کۆمەڵایەتیەکەی لەبەر خاتری ئەوەی ئەمە نەوەیەکی پێشکەش بەم کوردستانە کردو نەوەیەکی پێگەیاندووە سپاس بۆ خی گەورە خەڵک ڕێزی دەگرت ئێستا زۆربەی کات ئێستاشی لەگەڵ بێ لە ناو میلەتی ئێمەدا جار هەیە پیاوانێکی بەڕێز کە بە ماڵی خۆیان دیوەخانیان هەیە یعنی فعلەن دیوەخاندارن دیوەخانێکی ئاوا جوانیان هەیە هەر بە سەرینی کوردی و ڕاخەری ئاسایی زۆربەی کێشە دادگا پێ یەکلایی ناکرێتەوە ئەو بە دانیشتێکی ئاسایی دوو کەسی ناکۆک ئاش دەکاتەوە ناهێڵە بگاتە شوورتە و پۆلیس و ئاسایش و گرتن و دادوەر و گواستنەوە و ئەوانە و حکمی زیندانی سوپاس بۆ خی گەورە ئەو قەدر و حرمەتە لەناو ئێمەدا هەیە ئەو ڕەوشت و ئەخلاقی جەنابەت باست کرد مامۆستا بۆ میوانداری کەم میلەتەیە وەکو میلەتی کورد میوان دۆست بێ لە پێغەمبەری وەرگتووە صلی الله علیه وسلم هەر کەسێ ئیمانی بەخوا و بە قیامەت هەیە فەلیوکریم ضەیفەه و با ڕێزی میوانەکەی بگرێ ئێستا بۆ معلومی جەنابتە چەند شار و شارۆچکە لەم کوردستانە ئێستاشی لەگەڵا بێ مامۆستا هۆتێلی نییە میوانخانەی نییە خەڵکە ناڵن دروست بکرێت پیان عیبە ئەڵە میوانێکی غەریب بێتە ئەم شارە و ئەم شارۆچکە و ئەم گوندەوە هەر ناشرینە بۆ مامچێ لە هۆتێل بخەوێ ئەو هەموو ماڵە هەر لە مزگەوتەوە ئێستاش یعنی بەداخەوە جاریەوە زروفەکان واتێک دەچن شاری هەولێری خۆشەویست شاری سلێمانی دۆوەک هەڵەبجە کەرکووکی کوردستان هەمووی کە کابراایکی غەریبە لە مزگەوتێ دەماوە من خۆ مەلای گوند بووم مەلای شار و شارۆچکەش بووم یعنی هەموو قۆناغەکانی مەلایەتیم بڕیوە لە گوندی بچووک تا گوندی گەورە تا شارۆچکە تا شار تا پارێزگای هەولێر هاتووم بۆ مەلایەتی کە لە غەریبەیەک لە ئێوارە لە مزگەوتە دەماوە دە کەسی وەکو جەنابەت خۆڵکان دەکرد کاکە فەرموو با بڕۆینەوە بۆ ماڵی ئێمە بەبێەوەی بیناسێ ماڵەکەم بخەوەتە نان بخۆ ئیسراحەت بکە ئەمان بە بەیانی شکارێکت هەیە ڕێنمایی دەکەم ئەمانە هەموو ئەخلاقی پەسەندن ینی کە لەوانەیە لە هەموو ئەوروپا شتێکی وان نەبینی کە لە ناو میلەتی ئێمەدا هەبووە لە پرسەدا من زۆر باشم لەبیرە و بینەرانیش ئەو شاهیدێمان بۆ دەدەن من ماڵمان نەکدرا و سێ دیوار بە دیوارمان بڕواتە بێت لە گوندەکەمانە پرسە هەبووە ماڵی ئێمە باوکم فەرموویەتی تەلەڤیزۆنەکە هەڵ نەکەن تەلەڤیزۆنی ڕەشوسپی کەناڵی کەرکووکە بۆ کاتە یەک کەناڵ هەبوو تەلەڤیزۆنی ڕەشوسپیمان هەبوو بام بە هەفتەش تەلەڤیزۆنمان نەدەکردەوە بام دەیگوت تەعزیە لە دەیەکەیە تەعزیە لە گەڕەکەکەیە دایکم هەمیشەوا فێرکردن کاتێک کە پرسە هەبوو لەو دەیەدا نەکە دراوسێمان بێ دراوسێمان نەبووە دایکم قەت جلی بە تەنافانەیەدا کە جلشتن و ئەوانە نیشانەی خۆشتن و دڵخۆشبوون نەدەیگو عیبەیە عیبە جلت هەڵخەی بە تەنافا نیشانەوەی کاتێکە لە ناو گوندەکە لە شارەکەیە لە شارۆچکەکەیە پرسەی ماڵی فڵان کەس هەیە هەنەم هەموو ئەخلاقیاتن یعنی بەدەمتەوەم کە نان دروست دەکرا جەنابیش لەبیرن نییە شیوە غریبانیان دەگوت کە پرسەیەک دەبوو یەکێ دەمە تەعزیەک دەبوو من خۆم دایانجا ئەو کاتە مناڵ بووم خوا سینیەکەم لێتێک نەچێ قاپ کۆچکان دەگۆڕە سینیەک بەرە دەرگای مزگەوت تەقدیمی کە و لە مزگەوتی شاباوکم و کەسوکار هەموو دەمانەوە کەس دەیگوێ ئەمە سینی فڵان کەسە دەڕۆی بەر هەر کەسێک کەوتە یعنی ئێمە هەمومان یەک عایلەین خۆشیمان یەکە ناخۆشیمان هەمووی یەکە ناندێش خاوەن پرسە مەسرف بکە نان و چێشت بکە هەموو خەڵکەکە بە یەک کەڕەت هەموو یەک خێزانی بە یەکەوە دڵخۆشین بە یەکەوە تەعزیەمان هەیە بە یەکەوە خەمبارین بە یەکەوە نان دەخۆین خۆ کتێبەکەی چێشتی زیۆری مام هەژاری موکریانیە لەوە هاتووە ڕۆژانی جەژن خەڵک لە ناو ماڵ منداڵەکەی خۆیدا پیاوان نانیان نەدەخوارد هەموو نان لە ماڵەوە دەڕۆیشت بۆ مزگەوت لە مزگەوتی ژەوە نەبوو نانی فڵان کەسە
جاڵۆ دوایی بەرناوەکان کە دەمانەوە هەمووی تێکەڵاو دەکرێت لە منجەڵێکە مام هەژار لە پێشەکی چێشتی مزجەوراوە لەولاوە ساوە لەولاوە نیسکێنە لەولاوە تەرخیانە لەولاوە تۆزە برن لەولاو ئێسکانی تێدا و پاڵیان بەیەکەوە دەنا هەرایەک و لە ناو منزەڵیدا پیان و چێشتی مزیێری کە کۆ دەکرایەوە بۆ خزمەتگوزارانی مزگەوت یعنی ئەمانە هەموو دابوو دەستور و ئەخلاقە جوانەکانی کوردەوارین لەناو خێزاندا یعنی ئەو ڕەوشتانی کە لەناو خێزاندا مامۆستا وشیار هەبوو پیاوانی کوردەواری ئێمە بابوو باپیرانمان ئێمەش دەبێت منداڵەکانمان هەر لەسەر ئەو ڕەسەنایەتێ فێرکەین پیاوێکی بەڕێز لە دەرگای جەنابتیەدا لە دەرگای ماڵی من لە دەرگای بەڕێزان بینەرانیەدا ئەگە بیان زانیە پیاوە ئەبوو من وەکو پیاوی ماڵ بچم بەدەنگیەوە لە حوشەکەەوە نەوەم فەرموو دەچوومە دەرگای دەرەوەی حوشەکە لێت تەوقەل لەگەڵ دەکرد هەموو خەڵکی کۆڵان دایان بینین ئەو من لەگەڵ پڵان پیاوە چاوکچۆنی لەگەڵ کردووی هێنامە ماڵەوە ئەگەر ئافرەت بوویایە پیاوەکە نەدەچوو دەرگا بکاتەوە کوڕێک نەدەچوو ژنی ماڵ خێزانم هاوسەری ئەو ماڵە دەچوو ژنەکە بە خێراتنی ژنەکەی دەکرد دەچۆت دەرەوەی حوشە دەیەنای ماڵەوە لەخوا حافیزی شاوا بوو پیاوەکە پێعی بوو لە مەدخەلەوە خوا حافیزی بکە هەتا دەرەوەی حوشە تا لای سیارەکە لەگەڵی دەڕۆیشت ئەو کاتە ئەگە وڵاخی سواری هەبوو بێت تا لای وڵاخەکە لەگەڵی ڕۆیشتە تا خوا حافیزی کردو دوور کەوتەوە هێشتا دەستی بۆ بەرز کردو ئەگەر ژنێک بوو بێ ژنی ماڵەکە لەگەڵی ڕۆیشتووە ئەمە دوو شتی دەپێکە دیقەت بدە یەکەم حرمەت و ڕێز تۆ ئەوەندە بە ڕێزی لەلا من ئامادەم حتا دەرەوەی ماڵ بە پێشوازیتەوە دێم ئەوەندە ئازیزی لەلام پێم عیبە لە ژوورەوە خوا حافیزی لێ بکەم حتا سەر جادەکە لەگەڵ تا دێم دووەمیشان دەمگرتنی بوختانچیان نەڵێن وڵا پیاوێک هاتە ئەو ژوورە وڵات بەخوا بینیم دەم هەراشێک دەم بوختانچیەک بەداخەوە بڵێ وڵا بینیم پیاوێک چۆ ماڵی فڵان کەسەوە نەخێر هیچ کەسێ مافی بوختانی نامێنێ ئەو دەرگایدا دەخرێت چونکە پیاوەکەم بینی لە سەر جادە خۆی تەوقەی لەگەڵ کە هێنایە ماڵەوە نەڵێن وڵا ژنێک خۆی بۆ ماڵەوە کڕم بە ژنەکەی لە ماڵ نەبێت نەخێر هاوسەری خێزان من هاوسرم خۆی چوو پێشوازی کرد نەڵێن پیاوێک لەو ماڵە هاتە دەرێ دەرپەڕی نەوەڵا خۆم لەگەڵ بووم هەتا دەرەوەی ماڵ نەڵێن ژنێک لەو ماڵی هاتە دەرێ خوازانە لەگەڵ چیە بووە نەخێرەوە تا هاوسەری خۆم لەگەڵ یایەتی ئەم ڕەسەنایەتیانە چەند جوانن حیفنێ بیاڵین کاڵ ببنەوە بۆیە زۆربەی کات کە کێشە دروست دەبێت بوختانچێک مەجالی بۆ دەکرێتەوە هی ئەوەیە کە ئەو اخلاق ڕەسەنە نەماوە هەموو ماڵێکی پڕمتمانە کوردەواری ئەمە پڕمتمانە بوو دایکی جەنابەت دایکی من دایکی بەڕێزان بینەران وا فێر کرابووین کاتێک کە میوانێک دەهات یعنی پیاوەکەش وا ئەخلاقیە بوو کە بیزانێ پیاوی ماڵ لە ماڵێ نەدەهاتە ژوورە بەڵام ئێمە ئافرەتانیشمان وا بە حرمەتەوە فێر کرابوون ئەگەر بۆ خۆی لە ماڵێ خۆ ماڵەکە لە ماڵە ئافرەتی ئێمە بە حیا و بە حرمەتەوە بە خێراتنی میوانی دەکرد ڕێزی لێ دەگرت ئاوی بۆ دەبرد احترامی لێ دەگرت وەڵامی داواکاریکی هەبوایە پێویستێکی هەبوایە دەیدایەوە ئەمانە هەموو نیشانەیەوە بوو متمانە لە نێوان پیا و ژنا هەبوو ئێستا ئەو هەموو تەلاقی زۆر بۆ نیشانەوە متمانە لە بینی ژنوێردەکاندا نەماوە کابرا دەڕۆی بۆ سەفەر بە هەفتە لە باراژ بوو هەتا دەچوو باراشی بۆ لێ دەکراو داهاتەوە دەجار میوان لە دەرگای داوە ئەوەندە متمانی بە خێزانی بوو دەیگوت تۆ هەموو شتێکی لە ماڵەدا تۆ خاوەنی ماڵی کابرا ئافرەتەکە مێردەکەی دەڕۆی خۆ تەلەفۆنی نەبوو فەیسبووکی نەبوو هیچی نەبوو نێزانی لەکوێیە بەس متمانە هەبوو لە بیندا هیوت ئەم پیاوی من قەل لە دەرەوە خیانەت ناکە نەزەریش ناکە متمانەم پێیەتی ئەمانە هەموو ئەخلاقی ڕەسەنایەتی کوردەوارین ناوی خەسوو خەزوور ئێستا چەند ناڕەحەت دەبینم کابرا کچی دراوەتێ بە باوکی خێزانی دڵێ مامۆستا فڵان کەس کاک فڵان کەس من ئێستاش هەتا خەزوور و خەسوم وفاتیان کە خوعافیان کە قەت پێم عیبوو هەرکوم مامە ئامۆژن خێزانیشم بۆ دایک و بابی من هەدە بێ بڵێ مامە ئامۆژن ها چەند جوان بووە وشانە کە من هاتوومە ئەم ماڵە باوکی هاوسرم لە شوێنی باوکمە مامە دایکی ئامۆژنمە ئێستا لە خات و فڵان کەس مامۆستا فڵان کەس کاک فڵان کەس هەرۆکو لە بازاڕی بیبینێ ئەوەی احترامانە دەبێت بگێڕینەوە بە ناوی پێشکەوتنەوە ئەوانە پێشکەوتن نین بەعکسەوە ئەوانە دواکەوتویە بەرەو دواوە دەگەڕێیتەوە ئەو حرمەت و ڕێزە کەسێک کچێکی داویتێ هیچ شت نییە لە پشت و لە نەسەبە بەڵام تۆڵی مامە تۆ برای باوکمی تۆ هەموو کەسمی کە کچێکت بە جوانی پەروەردە کرد بە حیا و حرمەت و بە شەریعەتی ئیسلام تەسلیم دەستی منت کرد هەتا مردن تۆ وەکو باوکم وای تۆ مامی منی تۆ ئامۆژنمی کە دایکی خێزانمی ینی وەکو ئەم احترامە موشانە بمێننەوە باشە سەلامەت بێ خۆ بێنە سەر وەفا مامۆستا لە کوردەواری پێشان حتا دەست چوویتە مارەک وەفای هەبوو بۆ ئەو زۆر ڕاستە بەڕێزت باز لە وەفاداری کورد و ڕەسەنایەتی کوردەواری بکەیت لە ڕووی وەفاوە بەڵە زۆر ڕاستە مامۆستا ئێستا ئێمە گرفتاری بێوەفاین ینی لە ڕووی جەنابتان و بینەران حرمەتم هەیە وەفا لە هەر کەسێکە نەبوو حیفە بیناسی وەفاش لە هەر کەسێکە هەبوو ئیمانی هەیە نیشانەی ئینسانی ئیماندار خواناس بەڕێز ئەوەیە وەفادارە جاران کاتی خۆی سەعات چووچە هەبووە چۆن لە منتیقەی شینکایەتی و گەڵاڵە و سەفرە و زەروون چوونە ماڵێک کە چوە کابرایە گوتوێتی وڵە سەعە وەرە بەخوا تۆراخ یعنی ماست کراوەتە توورەکەەوە
پیا هاتۆتە خوارە ئاوەکەی داداوە لە دوای بە پەنجەلیان دەکردەوە زۆر بەتان بوو یەک پەنجەی لێدا وتێتی وەرە ماستەکەیان زۆر خۆشە وتێتی هەی ماڵت بوو وێران بێ پارەی باشمان دزی بوو شتمان دزی بوو دەبێ هەرمووی دانرێتەوە وتێتی بۆ کوتی نمەکی ئەو ماڵەکرا مادەم یەک پەنجەل لە ماستەکەیاندا تازە تەواو مافی ئەوە نشتی لێبەرێ دەرێت چۆن نانی دەخۆی و ناندێنی چیە دڕی جاگەر مەجال هەبێت شعرێکی پیرەمەرد بخوێنینەوە لەم دیواخانە جوانەدا مامۆستا پیرەمێردی شاعیر و فەیلسوفی گەورەی کورد دەڵێ جاران ئەم کوردە هێند بە وەفا بوو دزیشیان قەدری وەفای لابوو ئێستا کە پارود کرد بە دەمیەوە پەنجەشت ئەخوا هەر بە دەمیەوە تۆ تێری دەکەی لە نان و کەرە ئەو کە تێری خوات پێت ئەڵێ کەرە ئەم شانە لەگەڵ ڕێزمدا بۆ ڕووی هەموو بینەران و بیسەران وشەی سەیری کە دەڵێ ئێستا کە پارود کرد بە دەمیەوە ئەم مەبەستی ئەم دەمە پەنجەشت دەخوا هەر بە دەمیەوە ئەم وشە دەمی لەگەڵ دەمی بەڵام ئەوەی دووەمیان ئەڵە عەرزەکەی بە دەمەوەدا تۆ پار لەگەڵ نەک پارۆکەی بخوات کورە دەستیش لەگەڵ دەخوا باڵە تۆ نان و کەرەیە دێمە بەسی ڕۆنەکەرەیە تێری خواردوە بەخوا کەری چاک بوو بەڵام جاران وانە بوو جاران ئەم کوردە هێند بە وەفا بوو دزیشیان قەدری وەفای لابوو ئەیگوت لەو ماڵە نمەکم کردووە کتێبێکی مامۆستا جەعفەر هەیە کاتی خۆی ئەندامی پێشووی مەکتەب سیاسی یەکێتی بووە دوو بەرگە من دوو بەرگیانی ئێستا هەیە بەزەم سێمی دەرنەچووە بە خەونی گەورەوە کەوتینە ڕێ مامۆستا جەعفەر لەو کتێبەدا لە بەرگی دوودا ئەڵێ لە گەرمیان لە کاتی پێشمەرگایەتیدا چوینە شوێنێک کابرایەکی لێبوو مەوزە مام ڕەسوڵی ناوە تاکی ناوەکە بەهاڵە نەڵێم ئەڵە چوین سەردامان کەوتی من کاتی خۆی ڕێگر و جادە بووم یعنی بەوە دەژیام بەڵام لەبەر حرمەتی ناوچەکەم و دەرەو دراوسێم لە هەموو عمرما لە درێگەی خۆماندا دزیم نەکردووە لە هەموو عمرما لە تەواوی منتیقەی گەرمیاندا دزیم نەکردووە چوومە شارباژێر چوومە پشتدەر چوومە ئێران لەوێ دزیم کردووە بەڵام حرسم قبوڵی نەکردووە لە دەیەکەی خۆمدا دزی بکەم وەکاتێکیش کە خەڵکێک کاتەوە شتەکانی دۆزیوەتەوە لە هەموو ژیانما بەسەرەوتیانە بەس قورئان بخۆ بڵێ ئەوە من نەمکردووە وتمە لە ژیاندا قورئانیش بە درۆ ناخۆم یعنی خۆ تاوانی کردووە تاوان هەر تاوانە دزی لە هەر شوێنێ بکەی هەر دزیە هەر جەریمەیە هەر سزای خۆی یاسایی و شەرعی هەیە بەڵام هێشتا حرسێکی هەبووە عیبە لە ناودەی خۆتا دزی بکەی لە هاوڵاتیانی خۆت عیبە لە سنووری پارێزگای خۆتا دزی بکەی نامردیە قورئان و کەلامی خوا بێنی خۆتی پێ بپەڕێنەوە لە تاوانێکە کردوتە سوێندی پێ بخۆی ئەمانە زۆر گرنگ بوون یعنی هێشتا کانە پێویستمان بۆ ڕەسەنایەتی هەیە بەڕاستی دەستخۆش مامۆستا زمان کۆڵەگەی و ناسنامەی میلەتە پێگومان ئەمە زمانێکی پارا و زمانێکی ڕەسەنی کوردیمانەیە بەڵام وەک پێویست بەداخەوە ئێستا لەو ڕۆژگارە خەریکە ئەو شە پاراوانە ئەو شە زمانە ڕەسەنە بەرەو کاڵبوونەوە دەچی چی بکرێەوە پێت وایە زمان تا چەندە کەلتور و ڕەسەنایەتی کوردی ڕەنجی داوتەوە زمان یەکێکە لە نیشانە و بەڵگەکانی دەسەڵاتی پەروەردگار ذاتی الله سبحانه وتعالى ومن آياته اختلاف ألسنتكم وألوانكم خدای گەورە یەکێک لە نیشانەکانی سبحانه وتعالى جیاوازی ئەم زمانە هەیە هەر مرۆڤین وەکو یەک هەر لەم ژینگەیەدا دەژین من بە کوردی قسە دەکەم ئەو بە عەرەبی ئەو بە ئینگلیزی ئەو بە فارسی بە هەتا کۆتایی هەر کەسە و زمانە زیندوی خۆی خدای گەورە یەکێک لە نیشانەکانی دەسەڵاتی ئەوەیە منی بە کورد خەڵق کردووە ئەبێ ئەو نیشانەی خوا تێک نەدەم ئەوە دەستکاریکردنی خەڵقەتی خوایە تۆ شانازی بە زمانی خۆتەوە نەکەی فێر بە چەندین زمانی بێگانە فێر بە زۆر باشە منداڵی ئێمە عەرەبی بزانێ فارسی بزانێ بە تایبەت ئینگلیزی بزانێ لەم سەردەمەدا چکە زمانی زانستە زمانی سەردەمە بەڵام لەسەر حسابی زمانی ڕەسەنی کوردی خۆمان نەبێ من گلەیم هەیە سا لە شاری هەولێرە جاری وتاری مامۆستایانی گەورەی خۆم کە گوێ بیست دەبم مامۆستا وتاری خوێنێتەوە یعنی کۆمەڵە وشەی عەرەبی بە دوو یەکا ڕیز دەکات باسی نەخۆشی دەکات ئەڵێ کلیەی وابوو سوکەری هەبوو کەبەدی وابوو ئێمەوەستا بووە ناڵی گورچیلەی وابوو شەکرەی بوو جگەری بوو ئەتەموشانە بوو بە عەرەبی بە یەکەوە ڕیزکەی ئێمە جاران لەماگوت نابووە تعریب حەقی خۆشمان بوو ئەو شۆڕشانی کورتکراوە نابووە تعریب من نامەوێت وڵاتەکەم تعریب بکەی نامەوێت خۆم تعریب بکەی من ئیسلامم وەرگرتووە عەرەبم وەرنەگرتووە ئیسلام دینی منەی کابرایەکی عەرەبە برامە لە دینداریدا برامە لە سنووری جوغرافیدا بەڵام نابێ من نەتەوەکەم بتوێتەوە لە ناو تۆدا چکە خدای گەورە خۆی ئەوەی دانەناوە خوا زمانی منی بە کوردی داناوە ولا قبریشا بە کوردی پرسیارم لێ دەکرێت ولا بە هەشتی شاگە چوومە بە هەشتەوە بە کوردی قسان دەکەم ئەتر ئەمە خی گەورە بەهۆی ئیسلامەوە نەها زمانی من بسڕێتەوە خەڵکی ئەمە خۆی غەدر بەڵام ئێمە خۆمان غەدر لە خۆمان دەکەین پڕ بەدەممان هاوارمان کرد نابووە تعریب بەڵام ئێستا دەبێت پڕ بەدەمیشمان هاوارکەین نابووە تەغریب تعریب خەریکە ڕزگارمان بێ ئەی تەغریب
ها بەرەو ڕۆژ ئاوا دەڕێنەوە ئێستا بەداخەوە بە حساب کابرا خۆی ڕۆشن بیر دەکا لە زیاتی ئەسەلام عەلەیکم بابە سەلام عەلەیکم پەیوەندی بە عەرەبی شەوە نییە ئەمە کولتوری ڕەسەنی کوردەواری خۆمانە شیعاری ئیسلامە چەند جوانە سەلام عەلەیکم های خوا حافظ بۆ ناڵی خوا حافظت بێ ها خوا حیفظت کە خوا بتپارێزێ چ وشەیەکی جوانە ئەیت خوا بڵێ بای وەڵا کۆنتاکم کرد لەگەڵی وەڵا ئۆکەی با بۆ ناڵێ باشە ئەتە بەوەی مسەقەف دەبی نەبەخوا یعنی کۆمەڵە من لەو بڕوادەمەگە بێت و ئەها بڕوا زۆر جاڵم مەمانام بچینە شاری بە تەرجمەمان لەگەڵ بێ چونکە هێندە وشە پەیدا بوون منان نەمان بیستون هەن پێم عیب بەوانە قسە بکەم بەڵام ڕەن بنەوەیەکمان هەبێ بابوو باپیرمان کە چوونە تەمەنەوە بەخوابیان بە شاری بە تەرجمەیەکی لەگەڵ بێ چونکە ئەوەندە وشە پەیدا بووە ئەمانە شەموو تەغریبن زۆر خەتەرە هەر زما هەر نەتەوەیەک ئەگە بتەوێ بمێنێتەوە ئەبێ زمانەکەی بە ڕەسەنایەتی بمێنێتەوە پارێزگاری لە زمان و لە کولتور و لە نەتەوەی خۆی بکە زمانێکە خوای گەورە داویە ینی بەکارهێنانی وشە ئێستا مامۆستایانی ئاینی بەڕاستی دەبێ پێشەنگ بن مامۆستایان لە قوتابخانەدا ناکرێ ینی بڵێم وشەیەک بەکارنانین عەرەبی بێ یان وشەیەک ئینگلیزی بەکار نایێنین بەڵام حتا بۆمان بکرێ زمانی پاکی کوردی خۆمان بپارێزین ئێستا تۆ سەیری هەژاری موکریانی کە باوەڕ ناکەم جارێشکە ڕۆڵەیەکی ئاوا لەناو کووردا بە باوەشی دایکیەوە بێ ئاوا کوردی زان شعرێکی فارسی دکتۆر عەلی شەریعەتی کردووە بە کوردی بەس مەوەسەگە مەجال هەبێ کۆپلێکی دەخەمە هاسەیەکە ئەم مەبەست موشەکانە ئەم وشە ڕەسەنانە ئێستا دەبێت فەرهەنگۆگی لەگەڵ دادانێکە بیدێ بە منداڵێکی خۆمان بیدە بە مناڵەکەم جەنابەت بیدێ بە مناڵەکەت ئەڵە بابە وشە یانی چی کاتێککە باسی لەدایکبوونی منداڵ دەکاڵە تۆ لە جووچک بێت هێستر بووی هەر جووچک چەند وشەیەکی جوانە تۆ لە جووچک بێ هێستر بووی بێدەرەتان و پێستر بووی ئەو دێتە دەر بە جووکە جووک بۆ دان دەکوتێ پەل و دەنووک پەل باڵەکانی دەنووک بەڵام تۆ پارچە گۆشتێ شل نەمل نەگول نەمل نەپەل نەگوڕ نەتل ئەموشانە بە دوویەکە دێنە نەملت هەیە نەگوڕت هەیە نەهێزت هەیە نەتەپاوتلت پێ دەدرێت یەک پارچە گۆشتی شلی لە ناو بێشکە قەتی سوگیر مەڵچەی لێوت دەهات بۆ شیر هەها مەڵچە قەتیس بێشکە ها بێشکە ینی بێشکە دایک ئافرەت کە منداڵەکەی خستە بێشکە و دەسترازەکەی لەسەر دابەست ئەڵێ بێشک بە قاچی خوار نابێ فەقەلاتی خوار نابێ بڕۆ دەرەوە منداڵەکە ناسووتێ ناڕوە ئەتر بێشک بە چەند وشەکان جوانن قەتیز مەڵچەی لێوی دەهات بۆ شیر ئەم وشانە حەقوایە جارێشکە منداڵەکانمان لەبەریان بن ئەم وشانە نەهێڵین بفەوتێن بەڵام ئەگەر وریان نەبین خەتەرە ئێستا ئەکادیمیای کوردی نازام دەوری خەریکە بڵێم کاڵە هەرەوەی هەندێک گۆڤار دەردەکەویش باوەڕ ناکەم خەڵکیش زۆر بیخوێنێتەوە وەزارەتی پەروەدەی بەڕێز پێویستە لە خوێندنگاکانەوە مامۆستایانی بەڕێز هەر کەسەمان لە ئاستی خۆمانەوە هەوڵ بدەین بە جوانترین وشەی ڕەسەنی کوردی لە مینبەرەی مزگەوتەکانەوە وتار بۆ خەڵک خوێنینەوە مامۆستا دەست خۆشبی دەچینە سەر بەرنامەکە بەرەو کۆتایی دەڕوا بەشی یەکەمی دەچینە سەر جلوبەرێک کوردی ئێمە جلوبەرگێکمانەیە شانازی پێوە دەکەین بە چەندین زۆر و شێوازیە هەمی پیاوان هەمی ئافرەتان یان پێشتر کلێتە لەسەر منداڵان هەبوو حتا لە دایک دەبوو ئەو مندارەکەچکێ لە سەرچشی جوانیان لەسەر دەکرد ئەگەر هەندێک باسی ڕۆلی جلوبەرجی کوردی بکەی و جلوبەرێک کە مرۆڤ دادەپۆشی بە جوانترین شێوەش دەی ڕازێنتەوە ئەگە باسی ئەو ڕۆڵەشمان بکەی لە ڕەسەناتی کوردیدا جلوبەرێک چ مانایەکێ بوو جلوبەرگ تەسیری زۆری هەیە جلوبەرگی کوردی ئێمە کە بەداخەوە ئێستا خەریکە هەمومان غەدری لێ دەکەین دەستخۆشی بۆ کەناڵی ڕەسەن کە دایمە جەنابتان بە جامەدانەوە بە جلی کوردیەوە دەردەکەون و هەتا دیمەنەکانتان ڕایەخەکانتان هەمووی کوردیە ئەمە شتێکی باشە کەناڵەکانی کەس چاوتان لێ بکەن ئێمە جلی پیاوانمان هەیە سەیری جلی پیاوی کوردیکە سێ سیفەت لە جلوبەرگی پیاوی کوردیدا هەیە یەکەمیان شەرعیە جلوبەرگێکە شەرعیە یعنی پان و پۆڕە تەواوی جەستەت بە جوانیدا دەپۆشێ لە ڕووی شەرعیەوە جلوبەرگێکە شەرعیە بۆ پیاوان دووەمیان تەندروستە ئەزانی جلوبەری تەسک پانتۆڵی تەسکوانە چەند ناڕەحەتە هەتە ئەندامانی جەستەت عەزێت دەدا بەڵام جلی کوردی جلێکە لە ڕووی پزیشکیەوە لە هەموو دکتۆری دنیا بپرسە جلێکە تەندروستە لە ڕووی هەیبەتەوە بەخوا جلی کوردی ئێستا ئەم جلوبەرگانە ئەم خاتە قوپچەدار و پشتێن و شڕواڵ و تەرتیبات و جامەدانە هەیبەتێک دەدا بە ئینسان وەرە هەر هەمان مرۆڤ کاکە بە سێچارێک وەڵڵی بیبینە هەر لە خۆ بەلەتەوە بچووک دەبێتەوە کابراەک بێنە و جلانی لەبەر دانەوە سێچارێک و کراسێکی فامیلی علاگەل دەچێت بۆ فیوز لێدانەوەی کۆڵانوانە بینیمە هەر لە خۆ بە هیچی دەزانی بە خۆلەوانەیە کابرا خوێندەوارێکی زۆر باش بێ لەوەچێ زمانزانێکی زۆر باش بێ کەچیکە بۆ جلوبەرگە بە سێچارێک و بە شۆرت و بەینەوە دەیبینی هەر لە خۆ پێت بچووک دەبێتەوە
جلوبەرگی کوردی هەیئەتێکی هەیە هەیبەتێکی هەیە سام و تایبەتێکی خۆی هەیە من لە ماڵی خۆشمە هەتا ئەم تەمەنەش قەت باوەڕکە مامۆستا ڕۆژێ بە جزدا شۆدان نیشم لە بەرچاوی منداڵەکانم بە عمری خۆم سێ چارێکم لە پێ نەکردووە قەت بە بیجامەوە لەناو ماڵ و منداڵی خۆشمادان نەنیشتم هەیبەت نامێنێ هەیبەت لەناو منداڵەکان و خێزانی خۆشتان نامێنێ حتا دەسمە ژێر نوێنەوە پشتێنەکەم نەکردوێتەوە مستەلەح حازر دایمە ئامادە بۆ ژنان اینجا بۆ ڕەت جلوبەرگی ئافرەتانی ئێمە ئێستا خۆزگە دادگا سزای ئەوانەی بدایە کە دەستکاری جلوبەرگی ئافرەتی کوردی دەکەن قەت ئافرەتی ئێمە نەبووە ڕێزم هەیە بۆ هەموو ئافرەتان و خوشکان و دایکان دەرپێکەی سێ چارێک بێت تا ئەژنۆی ڕوود بێ قەت ئەوە جلی کوردی ئێمەوان نییە جلی کوردی ئێمە دایک و نەنک و خێزانی ئێمە من لە بیرمە جەنابیش نازم لەوێت بێز لە ژێری شەوە جارشکەینەکان دێنایەوە ژێر پشتێنیان بەرباغەڵیان باڵە جارشکە هەڵیان دەدایەوە دەیانگوون نابێ ئەم جلوبەرگە لە هیچ شێوەیەک جلی ژێرەوە دیار بێ یعنی ئەمە ئەو پەڕی ڕەسەنایەتیە اینجا جلی شەرعی جلی ئافرەتانی ئێمە یەکەم شەرعی بوو هەموو جەستەی بەڕێک و پێچیدا دەپۆشی دووەم تەندروست بوو ئەستا ئەم جلە تەسکانی کە ئافرەت لە بەریدەکە هەمووی نەخۆشی پێوەیە یعنی نەخۆشی ئافرەتان کە زۆر کەم بووە لە قەدیمە و ئێستا زۆر زۆر و پسپۆری ژنان و منداڵبوون دەزانن داخۆ چۆن و شایدی دەدەن زۆربەی هەیە ئەو جلوبەرگە تەسکەیە جلوبەرگی ئافرەتی کوردی ڕەسەن جلێکی تەندروستە سێم بە هەیبەتە ئافرەتێک کە وەرە ئەو جلە کوردی ڕەسەنەی لەبەردابێ هەیبەتێکی تایبەتی هەیە بەڵام تخوا وەرە ئافرەت پانتۆڵێکی تەسک شەبەقێکیش ئەمەندە لەسەر ئەژنۆی بووە بەس جاران پی نەدەکرا ئێستا ئەژنۆی هەموو هاتۆتە دەرێ بە زەید پێێتەوە قۆڵی لێرەوە کونێکی تێبووە لێرەشەوە لایەک شەبەقێکی تێبووە هەر هەیبەتی نامێنێ یعنی هیچ کوڕێکی بە ئەزمموی دنیادی دەی دیندار باوەڕ ناکەم ئەوەی بوێ خۆ لەوە چێ لە ڕووی ئەخلاقی شەوە هیچ گومانێکی لەسەر نەبێ بەڵام ها هەیبەتن نەما جلی ڕەسەنی ئافرەتانی کوردی هەیبەت دەدا بە ئافرەت ئێستاش لە حکومەتی هەرێمی کوردستاندا سوپاس بخوا هەندێک ئافرەت دەبینی جلی ڕەسەنی کوردی سەرپۆشی قاب جوانیان کردو جلیان دایمە کوردیە با ناویان هێنین لە هەر پۆستێکا بن هەیبەتێکی خۆیان هەیە هەر هەمان ئافرەت بەنی قۆڵێکی ئێنەوە ببینی لە هەمان کورسیدانیش ئەو هەیبەتینی لە بەرچاوی خەڵکە وڵاتی ئێمان بوونە میلەتێکی موسڵمان میلەتێکی دیندار یعنی ئەمانە هەیبەت و جوانیەکت دەداتێ لە گوندێکەیە وەتلیجە لە منتیقی ئاغزەلەرە سەر بە قەزای سەمسەماڵە مام حاجەکە بۆ من لە وتارێک شەباسم کردووە جارێک کۆمەڵی میوانی وەکو جەنابی پیاوە قوڵان و کەسانی و کەسایەتەکان میوانی دەبن بەربانیژە هەبووە ئەو بەربانیژەیە شێوازێک بووە ینی لەبەر دەرگای ماڵەکەەوە لەسەر کۆڵەکەدا دەندرا ڕوانیەتی بەسەر حوشەکەدا دیارە مام حاجی میواندار مەڕدار بووە و پیاویشی میوانداریش بووە کە میوانەکان و مامۆستاکان و کەسایەتەکان دادەنیشن لەسەر بانیژەکە یەکێ لە کچەکانی یان بووکەکانی خەریکی ماڵینی پێڵەن پەچە مەڕەکە ڕۆیشتووە هەوێزی پێڵەن باڵێ لایمە پەچەش پێڵەن کۆی دەکاتەوە تا پاشەڕۆی ئاژەڵەکان دەماڵێ ئەو قشپلوانە کۆ دەکاتەوە لایەن دەبە لەو کاتەدا بایدێ مام حاجی یعنی لە دڵی خۆیاڵە جوانەگایەکەم سەدەقە و خێر بێت لە پێناوی خوادا خوای حیان پارێزی نەوەکو لەو کاتێکە ئافرەتەکە داهاتۆتەوە گەسکەکە بدا بایەکە جلەکانی هەڵکە یعنی دەرپێکەی ژێرەوەی دەرکەوێت جلی ژێرەوەی دەرکەوێت دوای کە میوانەکانی دەڕۆن بە کوڕەکەیڵە بڕۆ ئەو جوانەگە سوورێ دابەستە بێن و سەری بڵێ باوکە بۆڵێن مەولود یعنی خێرم کردووە سەدەقەم لەخۆ گرتووە ئەڵە بۆ ئەڵە وەڵڵاهی بمردمە پێم خۆشتر بوو نەوەکو جلی ژێرەوەی کچەکەمیان بووکەکەم دەرکەوێت ئێستا بۆ خۆی ڕووتی دەکاتەوە کابرا ژنی دێنێ بەقەدەر زاوای خەڵک زیاتر بینیویانە هەر بە ڕووتە قوتی ئەوە لەگەڵ ئێمەدا ناگونجێ ئەبێ بگەڕێنەوە سەر ڕەسەنایەتی خۆمان ڕەسەنایەتیمان هەم لە بواری پیاواندا هەم لە بواری ئافرەتاندا ئەو لە شەرعیە تەندروستە بە هەیبەتەی خۆمان ئێتی بۆچی پێویستمان بە خەڵکی کەندیە خۆ بێ ڕێزیش بە کەسی تریژ ناکەین دەستخۆش مامۆستا دوپرسیارمان لەو تەوەرە دەربارەی خواردنی کوردەواری ئێمە جۆرها خواردنمانە بووە هەم تەندروست بووە هەم تام و چێژی تایبەتیە بووە هەم ئافرەتەکان ژنان کابان بوونە لە لێنانی دەربارەی خواردنی کوردەواری و ڕەسەنایەتی چ دەرێ ئێستا یەکێک لە گرفتەکانی کۆمەڵگەی کوردی بەداخەوە ئەوەیە زۆر بەمان بووینە خواردنی دەرەوە دەخۆین دووەمیان کە خواردنێک ئافرەت لە ماڵەوە خۆی لێی دەنێ باوەڕکە لە کاتی خواردنە مناڵەکان هەستێکی دەرونیان بۆ دروست دەبێت دایک زۆر بە ناوداو لێی ناوە یعنی هیچ کەسێ بەقەدەر دایک دڵسۆزی منداڵەکانی نییە ئەوەندە بە خۆشەویستیەوە لێی ناوە منداڵ کە چێشتی دەستی دایکی دەخوا ئەگەر شۆربایەک بێ هەست بە ئارامی دەرونی دەکات
خۆشەویستێک دەگۆڕێتەوە. دووەمیان خواردنی ماڵەوەی کوردەواری هەمومان لەسەر یەک سفرە کۆ دەبووینەوە. هەر جەناب لە بیرتە دایکمان جاری وایمە مناڵ بووین و هەمومان لە بیرمانە ئەگە بمانویستا خوانێ خۆنی گۆڕۆڵە جان سەبر بگرن با باوکان لە مزگەوت بێتەوە واتە با فێر نەبین هەر کەسە نانی خۆی بخوا قاپێک لە بەدەمیەوە ئەو بڕۆ ئەو بێ بەرەکەت لە سفرە هەڵدەگیرێ بەرەکەتی ماڵ نامێنێ حرمەت و خۆشەویستی نامێنێ لەسەر سفرەیەکی خێزانی کە هەموماندا دەنیشتین باوەک بەس چاوی سەیری منداڵەکانی کە دەیزانی ئەو کچە گرفتێکی هەیە ئەو کوڕی گرفتێکی هەیە لە سەن ناخواردنەکە کە دەستی بۆ کەوچک و قاپەکە دەبرد ئەیزانی گرفتێک لە دڵیا هەیە حەلی دەکرد. ئێستا ئەم دۆخۆی دەچێت لەو لە فەخانەیە و ئەم داوای پیزایەک دەکا و ئێتر تەماشاکە یعنی کۆبوونەوەی خێزانی لە دەوری سفرە کوردیەکانە نەما بۆیە بەرەکەتش لە ڕزقەکەماندا کەم بووتەوە بۆیە کچێک تووشی مصیبەتێک دەبێت بابی هەر پێی نەزانیوە کوڕەکەی تووشی دەیان هاوڕێی خراپ بووە باوک چونکە لەسەر سفرە ڕۆژانە سێژەم لەگەڵ یا کۆ نەبووتەوە نازانێت چ دەردەکەی چیە جاران بەس بە چاو تەماشاکردنی چاوی لەسەر سفرەکە ئەیزانی ئەمە گرفتێکی دەرونی هەیە ئەمە کێشەیەکی هەیە و پێویستی بە حەلکردن و دانیشتن هەیە اینجا پاشان لە ڕووی تەندروستیەوە تخوا هەموو خەڵک تخوا پیتزا باشترە یان ترخێنە بە دڵنیاییەوە ترخێنە کە ئەنوا خواردنی تێدا بوو هەمووش بەرهەمی وڵاتی خۆمان بوو هەمووی بەدەستی ئافرەتی کوردی خۆمان دایکان و خوشکان دروست دەکە ئەنینجا تەماشاکە تخوا بابۆڵەیەکی ماست خۆی باشتیان لە فەیەکی سەرجادا ئەی بە دڵنیاییەوە و بابۆڵە کوردیەکەی خۆمان یعنی کۆمەڵە شت هەیە لە خزمەت دکتۆرێک بوون برادەرێکمان بەبێ ناوهێنان باسی ئەوەی کرد سەرۆکی بەشی هەناوبینیە لە سلێمانی کاتی خۆشی یعنی هەر خەڵکی منتیقەیەکین و دۆستی زۆر نزیکمە وتی مامۆستا ئامارم لە بەردەستایە سەرەتان یەکجار زۆر بەخوا بمان پارێزە بە گەورەی خۆی شیفاش ئەوانش بدەکەوات و شێو نەخۆشیانە بوون وتی ئامارم وەرگرتووە هێندە شارۆچکەکان لە 180 ئەوانەی تووشی سەرەتانی کۆڵۆن و گەدە و ڕیخۆڵەکان بوون ئامارم وەرگتووە لێم پرسیوە لە کوێ کاردەکەی زۆربێت ئەوانن کە لە دەرەوە نان دەخۆن لە 120یان ئەوانن کە خواردنە کوردەواری فۆلکلۆر و ناو سفرەی ماڵی خۆیان دەخۆن ها 180 لەکوێ 120 لەکوێ ئەنجا وەکو دوا قسە ئەگەر کاتت مابێ ئەوەندەش دەڵێم کتێبێک لە کتێبخانەکەم دابوو تەندروستی و ژیان کتێبێکی بە نرخە تەندروستی و ژیان نووسەری جیهانی دکتۆر محەممەد جیهاد شعبان نووسیوێتی مامۆستا کە دکتۆری ئێستا لێرە لە شاری هەولێر دکتۆر ئیبراهیم تاهیر معروف پسپۆڕی خۆراکە دکتۆراکەی لە خۆراکایە دکتۆر ئیبراهیم تاهیر معروف کردوێتی بە کوردی ناوەندی بڵاوکردنەوەی نارین لە بازاری لای قەڵایە لە هەولێر ئەو بڵاوی کردوێتەوە نارین چاپی یەکەم 2012 لاپەڕی چواردا هەمووی دقیق هەموو شتەکان وە خۆی بڵاوکەین باڵگا بەڵێ دقیق قسەکان خۆی دەخوێنمەوە تەوەی یاسایەکی کیمیاوی هەیە کە دەڵێ ڕووەکی هەر ناوچەیەک شیفایە بۆ نەخۆشەکانی ئەو ناوچەیە ڕووەکی هەر ناوچەیەک شیفایە بۆ نەخۆشەکانی ئەو ناوچەیە بۆیە ئەو شیرەی لە وڵاتێکی تری دوورەوە بۆمان دێت سوودێکی ئەو تۆی نابێت لە ڕووی خۆراک و توانای شیفای نەخۆشیەکان چونکە کەش و هەوا و سروشتەکەی جیاوازە لەگەڵ ئەوەی لای خۆمان ئێستا ئێمە زۆر بەما مامۆستا خۆراک ئەوەی کە دەیخۆینی وڵاتی خۆمان نییە پێی تێر دەخۆین بەڵام بەهای خۆراکیمان ناداتێ بۆیە بەردەوامیان زۆر قەڵەو دەبینیان زۆر تووشی نەخۆشی دەبین هەمووی لە جەستەمانە کۆ دەبێتەوە خودای گەورە وای داناوە ئەم مانگایە کە شیری ئەم منتیقەی دەشتی هەولێر دەخوا شیفای بۆ نەخۆشی هەولێر لە سلێمانی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان خودای گەورە ئەو گژوجیای لەو شوێنەیدا دایناوە ئاژەڵەکان مەڕ و بزنەکان مانگاکان هەم بۆ گۆش هەم بۆ شیر کە بەری خۆن شیفای بۆ خەڵکی ئەو منتیقەیە کە لە وڵاتێکیکەوە بۆت هات بەس پێی تێر دەخۆی شیفای نەخۆشیەکانی تێدا نیە ئەمە قسەی مامۆستای ژیانی ئێمە قسەی هەم دکتۆرێکی جیهانی کە کتێبەکەی نووسیوە هەم دکتۆرێکی خۆمان کە وەری گێڕاوە دەستەکان خۆش مامۆستا ڕەحمەلەدا و بابەت مامۆستا ئێمە چیوامان نما لەگە بەڕێزت ڕێی مامۆستایەکی ئاینی کەسایەتێکی جوانی و شارە وەردەگرین خاوەن پرۆژە و کاری جوانە ئەوش مامۆستا مزەفەر زیادە باسی کەسێتی جەنابەت دەکا ئەتو چ تێ بۆ مامۆستا و بۆ ئەو پرسیارە لە بەڕێزت بکەین وەکو مامۆستایەکی ئاینی تاسەن لەگەر مامۆستا زیاد کەڕۆ ئاشناتی پێیا دەکەن دڵخۆشی ئەمڕۆ دیارە مامۆستا زیاد لوتفی کردو پێشەیشە لوتفی هەبووە بەڵام ئەوزان بە نزیکەوە کەمتر بە خزمەتی گەیشتم ئەمڕۆ هاتین بە خزمەتی مامۆستاش گەیشتین بۆ من بوو بە دوو جەژن نوری علانور هەم سەردانی کاڵناڵی ڕەسەن و جەنابتان وەکو وەفاداری ئەم ناسینی مامۆستاش هەموو مامۆستایانی ئاینی بەڕێز لە لای من جێگەی قەدر و حرمەتن بە حکمەوەی کە باوکیشمان مەلا بووە وە سفرەی مەلایەتی نانی داوینێ و لە ناو مامۆستایانی ئایندا ژیاوین خاڵیشم هەر وەفاتی کردو مەلا بووە مامۆستای مزگەوت بوو و براکانم مەلان مامۆستایانی ئاینی هەمویان تەقدیر و حرمەتیان لەسەر سەر و سەر چاوانمە ئەگەر جاری وا گلەیەکمان هەبێ گلەی خۆشەویستیم هەبووە ئەویش ئەوە بووە مامۆستای بەڕێزی ئاینی من پێم باشە دوو شوێنی هەبێ ماڵی خۆی هەبێ
محرابی مزگەوتی هەبێ لە ماڵێ بۆ مزگەوتێ لە مزگەوتێ بۆ ماڵێ لە ماڵی خوا بۆ ماڵی خۆ لە ماڵی خۆی بۆ ماڵی خوای زۆر سەر بەم مەقڕ و بۆ مەقڕ و بەم لایەن و بەولایەند و ئەوانە دانەکەی مامۆستایانی ئاینی پێشەنگن پێشەوان بە پێشەوایی خۆیان بمێننەوە چەتر بن بۆ هەموو لایەنەکان بۆ هەموو شوێنەکان بۆ هەموو کۆمەلگاکە بۆی خەڵک هەموو گوێمان لێ ڕاگرێ منەکە سە بەلایەنێکی سیاسی بمسەر بە فڵان کەس بم کەواتە خۆم یەکلای کردەوە بۆ فڵان کەسی فڵان کەس بێتە ناحەزم لە مزگەوتێ لە کۆڵاندا ناتوانم دوو قسەی خێری بۆ بکەم مەبەستمەوە نیە لایەنداری کەسێک خراپێ بەڵام مامۆستایانی بە ڕێزی ئاینی هەموویان لەلای من جێگەی تەقدیر و ڕێزن و ئێمە هەموومان لە حوجرەی فەقیهەتیدا بەیەکەوە خوێندومانە بەڵام بارودۆخی ژیان من کە بەردەوام هەوڵی ئەوەم داوە مەلایەتیم بە پیشە وەرنەگرتووە بە پیشەی خۆشیاندن پێم خۆش بووە هەم بانک خواز بم بۆ ڕێگای خوای پەروەردگار بەڵام فی سەبیل الله و باری گوزەران و ژیانی خۆشم لە ڕێی کەسابەتی خۆمەوە وەکو خەڵکێکی ئاسایی وەکو جەنابەت دابین کەم مامۆستاش ڕێگەی زێر ڕێز و تەقدیرە زۆ حرمەتم هەیە بۆی ئەمڕۆ بوو بە دوو جێژن بۆ ئێمە ناسینی جەنابی مامۆستا و لە نزیک شەوە بە خزمەت گەیشتنی زۆر سپاس مامۆستا چەند پرسیارێکت بە خێرایی لێ دەکەم حەزم نییە بە خێرایی وەڵام دێوە لە چی پەشیمانی لە ژیانی خۆت لە هیچ وتارێکم پەشیمان نیم لە هیچ هەڵوێستێکم پەشیمان نیم یەکێکم لەو شتانەی کە کەسانی سپاس بۆ خۆی گەورەوە بە فەزلی ئەڵڵایە خۆ پەنا دەگرم لە خوا لە وشەی من وشەی ئەنا وشەیەکی شەیطانیە بەڵام بە فەزلی خوای پەروەردگار پێم خۆشە کارێک نەکەم هەتا هەڵی نەسەنگێنم کە کردم ئیستەعین بالله ولا تعزیز قەد وشەی لەو بەکارنانم بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە سپاس بۆ خۆی گەورە لە هیچ هەڵوێستێکی ژیانی خۆم پەشیمان نیم بەرە چێ نهێنی ژیانت دەزانی مامۆستا کلیلێکی ناو دڵ لە لای یەکێک بی هاوسەرەکەت برادێکت هاوسەری ژیانم باوک و دایکم بە دڵنیایەوە هەموو شتێکم دەزانن هیچ شتێک لە ماڵی مندا شاراوە ئەو جلە کوردیانە لە چێ دەدووری ئەوج لە کوردیانە خەیەتێکی خۆمان هەیە لە سلێمانی وەستا شاهۆی ناوەتۆزە تەندروستی باش نیە لە مەسافەیدا خۆی گەورە شیفای بەخێری بۆ بنێرە یەکێک لەوانەی کە لە هەولێری شەوە خەڵک دەستێ بۆ لای بەڵام جلی پێش ڕەمەزانم لایەتی هێشتا وەرم نەگرتوێتەوە فری ئەم بەرنامەی نەکەوە حەیف گلەیی بێ زۆر بەدرەنگ دەداتەوە بەرگ دوورەکان وانە مامۆستا ڕێزمان لێوانێ مامۆستا دوا قسەت ئەوڕۆ تا چەند دڵخۆش بووی و تا چەند وەچی کوردەواری گوتی برایەتیمان زندوو کردەوە ئینشاڵڵا هاوڕێتیشمان هەبەردەوام دەبی چی تێ بۆ کەناڵی ڕەسەن بۆ بینێران بۆ بەرنامە هەمیشە دڵخۆشم سپاس بۆ خوای گەورە ئەوەندەی کە خودای گەورە لوتفی لەگەڵ کردوین ئومێدەوارم هەموو بینەرانیش قسەم لێوەرگرن ژیان پەرداخێکە پەرداخی کەس بەڕێزان پڕ نییە پەرداخی هەمومان خوای گەورە لە نیوە داناوە ئیلا فەراغێک لە ژیانە هەر هەیە نیوەی بۆشایی هەر هەیە ئەوە بەس لە بەهەشتایە ئەوەی کە دڵت ئارەزووی لێبێ و نەفست بۆی بچێ هەیە لە ژیانی هەر هەموماندا لە سەرکردەوە بۆ خوارێ لە دەوڵەمەندیەوە بۆ هەژاری سەرجادە هەر هەمومان پەرداخەکەمان نیوەیە گەشببین سەرکەوتوو بەختەوەر ئەوەیە کە بەردەوام نیوە پڕەکەی دەبینێ من سپاس بۆ خۆی گەورە بە فەزلی خۆی گەورە دایمە گەشببینم نیوە پەرڕەکەم دەبینم خدای گەورە ئەوەندە فەزلی لەگەڵ کردوین ناتوانین سپاس و حەمد و سەنای خوای بکەین ئەمجا دانیشتنی ئەم مەجلیسانە کە لە بەرخاتری خوا من و جەنابەت هیچ ئیشێکی ئەم دنیایەمان بە یەکتر نییە جەنابەت چەند ساڵە فی سەبیل الله بەبێەوە یەکترمان ڕوبەڕووش بینی بێ هاتووی وتاری ئێمە هەموو جمعیەک نەقڵ کردەوە بواستوتەوە بۆ موسڵمانان بەڵکو کەلیمەیەکی خێر و ڕەحمەت بە گوێی موسڵمانێک بگا و تۆش دوعایەکی خێرت بۆ بێ و بۆ منیش خێر و بەرەکەت بێ ئەم برایەتە لە پێناوی خوادا کاتێکە لەگەڵ کەسێکادا دەنیشی ئەمجا ئەم دانیشتە سادە کوردەواریە لەلای ئەم پشتێ سەرینە کوردەواریانە و ئەم دۆست و ئازیزانە هەر زۆر شادمان بووم ومێدەوارم لە قاپی ڕەحمەتی خوا دانیشتەکەشمان کە باسی قسەی خێرمان کردوون وشەی خێرمان ود ومێدەوارم خوا بە عیبادەت و بە چاکە بۆمان بنووسێ لە تای تەرازوی خێرماندا لە قیامەتە ئامادە بێ مامۆستا وشێ گەلێ شادمان بووم سپاس دەکەم کەناڵی ڕەسەنم ئیشا ئەوەیە ناو و ناوڕۆکی ئومێدەوارم ئینشاءالله هەر یەک دەبێ هەر لەسەر ڕەسەنایەتی دەڕوا زۆر سپاسی کاک سەرنگ عەبدولسەمەد و کاک هێرش دەکەم کە کاک هێرش بۆ هۆی پردی پەیوەندیوان من و مامۆستا لە وتارەکانی و سپاسی کاک هەڵمەت و کاک هەستیاری دەکەم بەڕێزان جێدەگرین لە پێی بەشیرینەکەی مامۆستا مزەفەر زیاد دەربارەی مامۆستا فاتح شارستانی سپاس بۆ بینەرمەوە بن تا ئێستا لەگەڵمان بن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين
وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزيزان وخوشويستانم خۆشحاڵم لە بەشی دومی ئەو بەرنامەی کە تایبەتمان کردبوو لە خزمەت مامۆستای زانە و مامۆستای خۆشەویست مامۆستا مەلا فاتح شارستێنی زۆر بە خێراتنی دەکەین دووبارە خۆشحاڵ بن بە دیداری جەنابەت و بە ئامادەبوونی جەنابەت. طبعاً خاڵە وشار بەشەشی زۆری لەگەڵ جەنابەت باس کرد، منیش هەر بە کورتی پێم خۆش بوو لە کەسایەتی جەنابەت وەڵەو شتی بەڕوەڕوو خۆش نییە، بەڵام الحەمدوللا ئومێدەوارم نمونەی زۆربی مامۆستا مەلا فاتح کۆمەڵی خاڵی جیاوازیە دەتوانم بڵم لەگەر مامۆستایانی ئێستا. یەکیان لەوەی کە مامۆستا زۆر گرینگە بە دەست و مستی خۆی بژیدن، یعنی خاوەن پرۆژە و فکرەی خۆی بی جگە لە سلکی مەلایەتی کە الحەمدوللا ئەو لەو بارەیدا زۆر سەرکەوتووە و منیش هەروامە سوپاس بۆ خوای گەورە زۆر جاروام کردیا لام عیبە و شەرمە نەبووە، یعنی کەسابەت بکەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ئەشرف الکەسبی کەسب الرجل من عمل یدیه و پێغەمبەران عەلەیهم الصلاة والسلام معلومی جەنابی مامۆستایە هەمووی داهاتی ژیانی خۆیان بەدەستی خۆیان پەیدا کردووە، هەر لە بازرگانی ڕابگرە و لە بەنانی ڕابگرە و هەروەها لە بەرگدوری و خەیاتی ڕابگرە و حتا شوانی و هەموو ئەوانەیان کردیە. مامۆستایەک لەو کارە جیاوازانە ئەوەیە من دەستخۆشی لێ دەکەم. دووەمینیان مامۆستا بەڕاستی ئەو فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم جێبەجێکە فەرمی إن الله يحب أحدكم إذا عمل عملا أن يتقنه، يعني ئیتقان و کاملی و تەواویەکی تەواوی داوە بە ئیشەکەی خۆی کە مەلایەتی و وتاربێژیە. بەڕاستی یەکێکە لەو نمونە جوانانەی کە کوردستانی ئێمەی پێڕازاندراوەتەوە لە پڕبێژی و لە ڕەوانبێژی. من بۆ خۆم زۆر جار گوێم گرتووە لە خوتبەکانی نەوێتە مەدحی بە ڕۆڕوو، ینی معجب بوومە بەڕاستی سەرسوڕما بوومە بە پڕبێژیەکەی و دیارە ئامادە باشێکی زۆر چاشی دەکە بۆ خوتبەکانی. پێم وایە زۆر جار ئەمن مقصر بوومە کە خوتبەیەکمدایە ئەگەر تەواو ئامادە سازێکی چاکم لە بۆ نەکردی بە خۆت هەست دەکەی نەوا قسەت هەیە. و خاڵێکی تریان مامۆستای بەڕێز ینی بەڕاستی الحەمدولله ئەوەس فەزلی ڕەب العالەمینەوە بزانم ئینشاءڵڵا لەگەری کردووە کە کەسایەتێکی زۆر جوان و پاک و بێلایەن پارێزگاری لێ کردووە تا ئێستا ماوە. ئەمن زۆر خۆشحاڵم بەوەی کە لە نزیکشەوە لە خزمەتی دامە و منیش بۆ خۆم یەک لەو کەسانم نەبێتە ئەوە الحەمدولله تا ئێستا ینی سەر بە هیچ لایەنێکی سیاسی وەنی ڕێز و احترامیشمانێ لە بۆ هەموو لایەنەکی، بەڵام پێم وایە مەلایەتەکە لە هەموو شتێک بە گەورەتری بزانی مسلمانین و کوردیشین شانازیش بە کوردایەتی و نەتەوە و گەلی خۆشمانەوە دەکەین. مامۆستا ئەو خاڵەی زۆر جوانە بۆیە مامۆستا مەلا فاتح مامۆستای هەموو ڕەنگەکانە، مامۆستای هەموو لایەنەکانە، خۆشەویستی هەموو لایەنەکانیشە و مامۆستایش الحەمدولله خۆش نییە مەدحی بە ڕۆڕوو، بەڵام ئەو شتانە وەکو خۆشحاڵی خۆم دەردەبرم لە حزور جەنابتە لە ئامادەبوون لە خزمەت جەنابتە. الحەمدولله ئینسانێکی متەواضع، ئینسانێکی زۆر کەسێک خوای گەورە بەهرەیەکی پێدەدە لەوانە تۆزێک لە خۆ بەعیبی تۆزێک بە شێوازێک گۆی بکە خوای گەورە بەهرەکەی لێ دەسینتەوە. هەموو معرەزین لە بۆ ئەو نعمەتانەی ڕەب العالەمین پەروەردگار لە بۆمان زیاد کەون و لێشمان بسینتەوە. ئێمە دووبارە و سێبارە بە خێراتنەوەی جەنابەت دەکەین بە خێر بێی، خوای گەورە ئەجر و پاداشت بداتەوە. ئومێدەوارین بەڕاستی وەکو حکومەت و وەکو ملەت ئێمە لەو جۆرە مەوسوعە و لەو جۆرە گەنجینانە سوود و قازان زۆر بگرین. بە هەزارەها خێزان و عایلە لەو کوردستانەی باسی ئەو مامۆستا بە ڕێزەی دەکە و جێی لێ دەگریتن. زۆر جاری وەها بووم ئەمە چیمە ماڵە داخم گوتی ئەو مەلایەم زۆر خۆش دەوێتن، ئەو مەلایە قسەی زۆر خۆشە. جاری وهەیە ئەنی خۆشە بەڕاستی ئینسان هەست بەوە دەکە کە خێزان و کەسە خۆشەویستەکانت جێ لە کەسی باش ڕدەگرن. بۆیە ئێمە ئومێدەوارین مامۆستا هەر بەردەوام بی و حکوومەت و ملەتیش هەموو لایەک بەڕاستی خەمی ئەو جۆرە مامۆستایانەمان بی لە دەستی نەدەین لەبەرەوەی ئەوە بەرژەوەندی هەموو وڵاتی و هەموو حکوومەتەکەی تێدایە لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی ئاسایشەوە، لە ڕووی خێزانیەوە، لە ڕووی ئەخلاق و کولتوریەوە، لە هەموو ڕوانگە ئێمە ئیستیفادە لە مامۆستا بە ڕێزەی دەکەین. مامۆستا زۆر خۆشحاڵم، حەز ناکەین ئەزیەتت دەین، بەڵام کۆتا و تەشی چییە بۆ من وەکو بڵێن بە سفەتی ئەوەی کە عمرم لە جەنابەت بچووکترەوە ڕێک وەسیەت و ئامۆژگاریەک و پێم خۆش یانی وەکو مامۆستایەک وەکو ئازیزێک مەسەلەن الحەمدولله جەنابەت کە خەتیبەک و تاربێژێکی بارز و دیاری ئەمەش لەو مەیدانەی داینە، ینی ئینسان سوود و قازان وەردەگری لە ئامۆژگاری دڵسۆزان. صاحبی ئەو تاریفاتە نەبوو بم کە جەنابەت فەرموودەوە دیارە لوتفی برایەتی بووە، جەنابتان چاوتان جوان دەبینێ، دڵتان الحەمدولله دڵێکی فراوانە و
ئینسان کە باشی بیر کردەوە خەڵکیش بە باش دەبینێ نام شایانی ئەوە نیم و ئێمە خزمەتکارێکی مزگەوتین ئەگەر تاوالیتەکانی مزگەوتێ خۆی گەورە بە نسیبمان کە بیان شوین حوزەکەی مزگەوتی خاوێن کەینەوە چجا ئەوەی لەسەر مینبەر بین و لە میحراب دابینەوە هەموو فەزلی خوایە سوپاسی لوتفی جەنابەت دەکەم مامۆستایانی ئاینی ئێمە هەمومان براین ئیشی هەمووانمان تەواوکەری یەکترە من لە هەر شوێنێک بووم جەنابەت لە مینبەرێک بی مامۆستایەکی بەڕێزی تر بەخوای بە هەمووانمان دەبێت دڵمان وابێ کە بە هەمووانمان پەیامی پەروەردگار بە ئیزنی خوای گەورە بگەینینە ئەم میلەتە موسڵمانە ئەگەر جەنابەت نەبی من ناتوانم پێم ئەو گەڕەکەی جەنابەت قسەی لێ بکەم و تار بدەم خۆ من دەنگم ناگاتە هەموو خەڵک کەواتە جەنابەت هەمان ئیشی من دەکەی دەبێت زۆر دوعای خێرت بۆ بکەم جەنابیش سوپاس بخوا هەر لەو دڵە پاکەی خۆتەوە لەو دڵ دەروونە فراوانەوە بەندە دیارە هەڵسەنگان بە باشە ئیشەڵا باشی لای خوای گەورە بین هەمومان پێویستمان بەوە هەیە کە ئامانجی سەرەکیمان ڕازیکردنی خوای پەروەردگار بێ هەرچی هەمانە هی خوایە مرۆڤ زۆر لەوەز لاوازترە پەنا بەخوا خۆی بە خاوەنی هیچ شتێکی خۆی بزانێ وتار دەدەی دەنگت ڕەنگت علم و زاکیرەت زمان و مێشکت هەمووی هی خوایە بە کوێی خۆت دەڵێ ئەمە هی منە ئەجا پاشان ئەوەی کە هەمان بێ وشەیەکی خێر بێ هی ئەو قورئان و سوننە و ڕێبازی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئێمە تەنها گەیەنەر بووین گەیاندنەکەشی هەمووی دیسان لوتفی خوای پەروەردگارە هەمووی قەرزاری خوای گەورەین لوتفی خوا لەسەرمان زیاد بێ هەمومان لەژێر تاقیکردنەوەیکی گەورەداین بە تایبەتی مامۆستایانی ئاینی خوا ڕەحممان پێ بکات لەو تاقیکردنەوەی بەسەر بەرزی دەرچین ئەمە ڕێبازی پێغەمبەرانە سەلامی خوای لەسەر بێ بەرزی و نزمی زۆری تێدایە خوا ئیستیقاممان پێ ببەخشێ نمونەی پیاوی وەکو جەنابیشتان زیاد بێ سوپاسی لوتفت دەکەم و مێدەوارم کە ئینشاءالله هەموو مامۆستایانی ئاینی تەنها ئامانج و مەبەستمان ئەوە بێ خوددا لێمان ڕازی بێ و تۆزێکیش خۆمان پارێزین لەوەی کە چاومان لە مەدحی خەڵکی بێ چونکە مەدح و ستایشی خەڵک هەر چەند ڕۆژێکە دوای وتارێک سعاتێک لەم بەخوا وتارەکەی بە قوت بوو دوای مانگێک لەواسیان بڵێن پیاوێکی باش بوو قسەی جەنابتم زۆر پێخۆش بوو وەکو قەوسەی کەوانەجی بێئەدەبیشە مقابلەکەت کرد لە ڕووداوی گوتت قەت مەدحی خەڵکی هەر ئەسڵ نەچوتە ناو جێم هەتە پێم خۆش بیان پێم ناخۆش بی چکار عەرزم کردی لەم جاری لە بەرنامەش باسم کرد لە دەی وادا وتارم داوە ژماردوومانم بزانین 15 کەس دەبینیانە لەم هەولێر وتارم داوە 10,000 کەسیش لە وتارا بووە لای خاوەنی مزگەوت دروستکاری مزگەوت برای خۆشەویستم کاک فەرهاد باسم کە دۆکتم وەڵڵای کاک فەرهاد ئەمڕۆکە ئەو هەموو خەڵکە لێ بوو ئەو ڕۆژی کە 15 کەس نوێژی لێ دواوە کردم بڕوان پێ بکە یەقینت هەبێ و بەلامەوە هەر وەکو یەکە بەلامەوە هەر وەکو یەکە یەک وتارم داوە یەک سیفات بۆ چونکە من گرنگیەوەی پەیامەکە بگەێنم لەوە گرنگتر ئەوەی خوددا لێت قبوڵکە جەبە هەموو عالەمی ئەم شارەم وڵاتە هەمووی دەستدەسەسنگ بێ بڕوا بکە دوای 100 ساڵی تر لە مردنم کەس نازانێ فاتح شارستێنێک لەم سەر زەویێدا هەر هەبووە یاننا بەڵام ئەوەی کە بۆ خوات کردبێ لە لای خوای گەورە تۆمار کرابێ و بەرز بوو بێتەوە ئەوە وما عند الله باق هەوە ماوەتەوە بۆیە بەردەوام با چاومان بنوخێنین لە ئاستی بینینی خەڵکە و ئەگەر وشەیەکی جوانمان کرد و خەڵکێکیش دوعای خێری بۆ کردین ئەمە نوری عەلا نورە هەمومان بە یەکەوە جوانین مامۆستای ئاینی بەبێ میلەت خۆ بە داروبەر قسە ناکە میلەتیش بەخوا مامۆستایانی ئاینی دڵسۆزی لێ لابەی کەلێنێکی زۆر گەورە لە ژیانیا دروست دەبێ بۆیە هەمومان قەدری یەکتر بزانین ئێمە کە خەڵک دێتە مزگەوت واللهی هەموو جار وەم زانیوە ئەوەی لە مزگەوتایە تەنها ئەو ڕۆژە کەسابەتی بۆ من کردووە کە الحەمدولله تەماحمان لە هیچ کەسێکیشان نەبووە نە لە نانی خەڵکە نە لە بەرگی خەڵکە نە لە پارەی خەڵکات پێویستیشمان پێ نەبووە بە فەزلی خوای پەروەردگار واللهی وەم زانی و ئەهلی مزگەوت هەمووی کەسابەتکار بۆ من جەنابیشتان بە هەمان شێوە ئومێدی سەرکەوتنت بۆ دەخوازم سوپاس بۆ قسە جوانەکانت بۆ هەڵسەنگاندنەکەت کە دیارە لە حوبی جەنابتانەوە بووم چوکترم لەوە زۆر خۆشحاڵین مامۆستا جەنابەت یەک لەو کەسانە الحەمدولله دەتوانین پێت بڵێن ڕۆشنبیر ئەدیب مامۆستایەکی بەڕێز و مامۆستایەکی بەڕاستی عسری و سەردەمی خوای گەورە پایدارت کە و نمونە زۆر بی ئینشاءالله ئومێد دەخوازین خوای پەروەردگار شوێن و مەکانی گەورەتر و چاکتر لە بۆ جەنابەت دابین کە بەوەی ئەو دعوە جوانە و ئەو پەیامە جوانەی کە هەتا تێیدا ڕای بگەین ئینشاءالله زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ بین مامۆستای بەڕێز زۆر بەخێر بێ